ویری کردستان 24 الباشوری کردستان افدامه باش اکسترا پیشکش دکری پیوندین دیپلماسی سیاسی سر آستا بلند نیو بین عراق و سوید برفکی و طیبتشی پشتی بوجارا دوام برزیل برانبری قرآن پیروز و ویجاره البرانبری الله عراق جهات یکرن طیبتشی سر کارودانین پشتی برزیل کرنه و صوتنا و جبوی جارا یکم کو بردام بینه حتی گشتی جارا دوام جی ویجاره دیسا سلوان مومیکاپ ناو خوب و هر واسا بکارین خو اوین کو انجام داید ناو سویده دا پشتی کو رضامندی ورگرتوا لپولیسی سوید لحکومتی سوید بو اوی دیسان کارکی یان او خرابی او جرایی کم دا کری دیسان دوباره کردوا ام زارش برزی کردن برانبر قرآن پیروز و سوکاتی کردن برزی کردن برانبر آلای عراق ام زاره دیسان بو ترند ام زاره هم باسی برزی کردن کنیا نکن بلام باسی او کاردوا کارودانات کین که اول برانبری وی کاری هاتی نکرن کاردانه و کانیش تنها لجهانی مسلمانان جهانی اسلامی و جهانی عربی نگرتو بلکو زور بر فراوان تریش بوا اما باسی تکسونی پیوندی کانی بینی سوید و عراق یعنی ولاتانی روجالاتی ناوراست با قطر با سعودیه با امارات و اوانه همویان ناکن لگل سوید بلام امزاره باسی اوی دکن که نک بس مسلمانان هەز دەکەن کە بێڕێزیان بەرامبەر کراوە و دڵیان شکاوە و تووڕەن لەم کارانەی کە سەلوان مومیکا گەنج عێراقیەکەی کە لە سوید دەژی دەیکا بەڵکو کریستیانەکانیش تووڕەن لەو کارانەی کە سەلوان دەیکا و دووبارەشی کردووە بێڕێزیکردن بەرامبەر قورئانی پیرۆز و بێڕێزیکردنیش بەرامبەر ئاڵای عێراق کریستیان ئەوەتە کابرایەکی کریستیانە دوکانێکی هەیە کەلوپەری خواردن و خواردنەوەی تێدا دەفرۆشت سەلوان مومیکا وا دەزانی خەڵک ئیتر پێی ئاسایی ئەم کارانە لە ناو سوید دەیکا بەڵام ئەم جاریان تووشی شوک دەبێت سەلوان کە دەستە دوکانێکی کریستیان لە سوید و بە عەرەبی قسەی لەگەڵ دەکا پێدەچی بە خۆشی عێراقی بی کریستیانەکە داوای کۆلایەکی لێ دەکا خواردنەوەیکی غازی دەیەوێ بەو گەرمایە خۆی سارد کاتەوە دوای ئەو هەموو کارە خراپانی کردوویەتی بێڕێزیکردنانە کابرا کریستیانەکە دەڵێ من کۆلات پێ نافرۆشم بڕۆ دەرەوە تو جێگات لێرە نییە تو بێڕێزی نەک بەس بەرامبەر بە موسڵمانان و قورئانی پیرۆزت کردووە بەڵکو هەموو خەڵکت لە خۆت تۆڕە کردووە خەڵک ئێستا هەموو بێزارن لە تۆ خەڵک ئەتویان خۆش ناوێت کۆلاشت نادەمێ بڕۆ لە شوێنێکی تر بۆ خۆت بکڕەوەتە ئەو پیاوە کریستیانە لە پشتەوە دەڵێ ئەمن کریستیانم موسڵمان نیم بەڵام ئێستا نەک بەس ئەوتە سەلوانیش خۆی لێ تووڕەتەکە دەرێ ئیشت پێدا نییە مافی تو نییە تەداخلی ژیانی من مەکە من مافی خۆمە هەر چێکم کرد بەیان هەر چێک بکەم کابرا کریستیانەکەش دەڵێ تو پیاوێکی خراپکاری تو خراپەکارت نەک بەس بەرامبەر موسڵمانان بەڵکو بەرامبەر هەموو ئەدیانەکانت کردو بەم کارێک کە تو کردوتە بە تایبەت سووتاندنی قورئانی پیرۆز و بێڕێزیکردن بەرامبەر قورئان دەڵێت تو مافی ئەوە نییە بەو شێوەیە قسە لەگەڵ بکەیت ئەویش دەری دەکا تایبەتیژی کارڤەدانە وی زڵامی کریستیان بەرامبەری کارên سەلوانی وە کرد ناوا سوشال میدیا دەنگ ڤەدت یعنی vêjarê pêkvejiyanat nava Iraqê de hey geştewî astî ku taybetî heta kiristiyan jî serfî karên Selwan Mumikayê tora bin Selwan Mumika lêkê li supermarketekan li Stockholm katêk dêwêt Coca-Colayek bikirêt firûşyareka ke piyavekî mesîhiye retî dekatەوە pey bifirûşet û nefretî lê dekat yani biro lêre nefretit lê bê tu nek bes dilî musulmanan şikandiwe musulmanan toڕە kردووە بەڵکو hemû xelkit lê toڕەیە tu بۆچی karê hostkî pêkvejiyanat nava vê dinyayê da têk biçin a tu bernefretî xwayê gewre ketî lû îqamekî dîn û aîle û xweşit firûşt herdî malik we دەڵێ mebestî îqamey Swîdek em karanê dike yani mebestî Selwan çiye kە dîsan دووبارەی کردووە چکە گەیشتەوە ئاستەی کە پەیوەندیەکانی نێوان عێراق لەگەڵ سوید ئیمارات لەگەڵ سوید قەتەر لەگەڵ سوید عەربستانی سعودیا لەگەڵ سوید لە سەر ئاستی بەرز بڵند تێک بچن دەستی خۆش بێت پێی نەفرۆشتووە جارێ ئەمە سەرەتای ڕسوابوونیەتی قانع سەردار وە دەڵێ سەرەتای ڕسوابوونی سەلوانی ئەمە بەستی دەستی خۆش بێت ڕسوای دنیا و قیامەت بێت مراد کەرکووکی وە دەڵێ
بەس بۆ ئەوەی جنسیەت سوید وەربگرێت ئاوای خۆی ڕسوا کردووە ئاوا خۆی ڕسوا کردووە ئێوەش بۆ دەڵێن بۆ جنسیە سوید وە دەکە ئەم کابرایان مەبەستی گەورەترە پێشتان هەڵوێستێکی جوانە ئافرین مژدە مەبەستی ئەو پیاوی خاوەن مارکێتەکەیە سوپەر مارکێتەکە کە کوکە کۆلای پێ نەفرۆشتووە بەڵحاصل کۆبرای کۆلایەکە تەزی نەبەخۆر لێ پرۆستیژی جیهانە ئیسلامی و عەرەبی هەمیش خۆ تووڕە کردینە گەرمن و حتا کێژی تایبەتیژی ناو عێراقیدا خۆ پیشاندان گرێدای وان هەڵوێستین سویدێ و ڕێگە پێدانە بسەلوانمومی کۆی کوتیسا ئەف کارێ هەنەی کردی و بۆ جارە یەکەم تایبەتیژی حکوومەتە سویدێ داخوازا لێبورینێ تایبەتیژی جیهانە ئیسلامی کرد و تایبەتیژی سەروی کارێن و سەلوانی کرین هەڵوێستی حکوومەتە سویدێ تایبەتیژی پشتی یەکەمین جار و قورئانە پیرۆز هاتیە سوڵتن دەستێ سەلوانی داخوازا لێبورینێت کرد لێ دیسان ڕێک پوی هاتە دان و بەریا هەفتەیەکیژی دیسان گەنجێکی مسلمان دەخوازا ڕێگە پێدانش حکوومەتە سویدێ کردبی و تەورات و ئەنجیلیژی بسۆژت لێ ڕێک بووی نەهات بیدانە ئەو ڤیدیۆژی تایبەتیژی دەنگ بەدان بە سوشال میدیادا هەیە سەلوان مومیکا و بەڵات وێ بیرکەوی بۆ ئەوی ناوی خۆت لە ناو پەرتۆکی گنس تومار بکەی بۆ تومارکردنی ژمارە پەیوانیەکان لەسەر ئاستی دنیا پێویستە کارێکی وا بکەی کە لە ئاست ئەوە بێ ناوت لە پەرتۆکی گنس تومار بکرێت ئجا تو گەلە بخۆی گەلە ڤەخۆی گەلک بنڤی گەلک هشیاربی گەلک غاردی گەلک باغڤی گەلک گەڕیان و گەشتان بکەی و هەتا ئاخیری زۆرن ئەو شتانی کە خەڵک دەتوانێت ناوی خۆیان لە ناو پەرتۆکی گنس کتابی گنس تومار بکەن بۆ ژمارە پەیوانیەکان بەڵام ئەم جارە گەنجێکی نەیجیری بە کارێکی زۆر جیاواز دەیەوێ ناوی خۆی تومار بکات ئەویش چییە؟ گریانە گریان تااقەتێکی زۆری دەوێت هەتا بتوانانی زۆر بگریەی بە تایبەت منداڵان یعنی هێزێکی زۆری دەوێت دقەیەک 2 دقە 3 دقە 4 دقە سعاتێک 2 سعات بە تایبەت ئەوانەی ناخۆشیەکی گەوریان هەیە کەپڵن لێک جابووینەوە یان کەسێکی خۆشەویستی لە دەستداوە مردنێک ناخۆشیەک دەتوانن سعاتێک 2 سعات ڕۆژێک 2 ڕۆژ بگرێن بەڵام ئەم گەنجە نەک 10 سعات و 20 سعات 100 سعات لەسەر یەک گریا بۆ ئەوەی ناوی خۆی تومار بکە لەو کارە ساتەی گوڵ بدەنە گریانەوەی ئەڤە ساعتە متوهشتها وەرە طبعا ئەوە بەجددی و کابرا تااقەتێکی زۆری هەیە دەبووە خەڵاتی بکەم دەبووە ناویشی بنووسێ لە پەرتۆکی گنس ساعتی 98 و 38 دقیقە و 22 ثانی و ئەوەندەیە هەتا ساعتی سەدەمیش دەچی یعنی 100 دەمژمێر لەسەر یەک بە بەردەوامی دەگریە زۆر بەکۆڵ دەگریە هەر ڕوو فرمێسکی دێتە خوارێ زۆر ئەنتیکە و کابرایە پەرتۆکی گنس بە تایبەت لە سەرکاری ئەم گەنجە نیجێریە چی هەبوو تویتێکی کرد کە بینی داوای کردووە ناوی بستنەوە پەرتۆکی گنس بۆ ژمارە پەیوانیەکان تویتی پەرتۆکی گنس شۆک بوو چونکە ئەم کاریان پێ قبوڵ نەبوو دەڵێ ئێمە بە داوای لێبوردنەوە بە هیچ شێوەیەک چاودێری ماراسوونی درێژترین ماوە لە سەر یەکی گریان ناکەین و ئەم چاڵاکیەش بەشێک نییە لەو بابەتانەی ڕێکوردی کتێبی گینیسیان لێ تومار دەکرێت بێرە وەڵڵا دەبی ئێشتان بگریێ لەسەر ئەوەی کە زۆر گریا وە قبوڵیش نەکراوە چکە پەرتۆکی گنس ئەوتم گنس وۆرڵد ڕێکۆردز پەرتۆکە گنس یا جیهانیش بووی ژمارەی پیڤایی ڕەتیان کردەوە دەڵێ ئەم کارانە وە گریانی لەسەر یەک بە تایبەت ئەو هەموو ماوە زۆرە بۆ ئەوی ناوت لە پەرتۆکی گنس کتابی گنس تومار بکرێت دوورە لەو شتانی کە ئێمە دەمانەوێت ناوی خەڵکی تێدا تومار بکەین ئەم کابرا تووشی شوک بوو کە وڵامی کتابی گێنیشتی وەرگرتەوە جاری یەکەمیشی نییە تەبعەن ئەو کابراوە هەدەگریێ ڤیدیۆەکانی لە ناو ئینستاگرام کە بە ناوی مەملەکەتی گرینوکەکانە مەملەکەتی گرینوکەکان هەموو ڤیدیۆکانی گریانە جاری یەکەم کە هەوڵیدا
دەست بە گریان بکە تقریبان 6 سعات بوو دوای 6 سعات گریان 45 دقه تووشی کوێربوونی کاتی بوو چاوی تاریک بوون دەم و چاوی گەورە بوون چاوی سۆر بوون هیچی نەدەبینی 45 دقه تووشی نابینایی بوو ئەف کۆبرایە نایجیریە بەسیۆ جێ سەرسوورمانیە و هوشمەندیە ژبووی ویژ بووی هەموو خەلکی ئەوە بکو تایبەتیژی پرتوکۆ گەنس ئەف کۆرەوی قەبیل نەکرد بەس بۆ دەنگڤەدۆنەکۆ زێدە هەبی 100 ساعات لەسەر یەک چون توانیوێتی بگریە و بەرداوامیش فرمێسی دێتە خوارێ تەبعاە هەتا ئاخری بەردەبتەوە لەسەر کورسی ئێمە دەتوانین خەمەکانمان بۆ ئەم پیاوە باز بکەین و ئەو لە جیاتی ئێمە بۆ خۆمان بگری وەڵڵای ڕاستە بە تایبەت برادێکم هەیە دەڵێ بە حەیات نەگریاوم برادێکی زۆر خۆشەویستە ڕەنگە زۆر ناخۆشی وەز دەڵێ بە حەیات نەگریاوم پێی دەڵێ وەرە ناخۆشەکانت بۆ ئەم گەنجە نایجیریا باس بۆی لە جیاتی تۆش بگریێ ئەگەر گریانەکەی ڕاست بوو بێت دەبێت ڕۆبارێک فرمێسکی ڕژاند بێت بەزی بڕۆن تەماشای ئەرێ ناوی چ بوو کاک سۆران ناوەکەم لەبیر چوو بەخۆی دانیێلە بڕۆن سێرجکە لە ئینستا هەر ڤیددیۆکانی بکەوە بەخۆی کومیدیە ئەکتەرێکی کومیدیە بەڵام هەموو ڤیددیۆکانی گریانە ئەوە بەدبەختترین کەسی سەرگووی زەویە وەرە تو 100 کاتژمێر لەسەر یەک بگریە کەچی ڕەفزی شت پێ بدەن ئەوە تەبعاً بۆ هەر شتێک ئەوەندە بگریە بار یەکسەر پێیان دەدا یەکسەر بەبێ دوو دڵی کابرا هەندە گریەوە هەردوو چاوەکانی لە دەستداوە و کوێر بووە ئینجا چۆن ئەم تویتەی گینز ببینێت هەر فەقیرەی زیاتر حاڵی خراپتر بووە نەگەشتە هی یاخو من دەتوانم لە پێکەنی ڕیکۆردی کتێبی گنز بشکێنم بەڵام دەگریان نا ئەوە نۆڕوە دەڵێ دیارە زۆر حەزی لە پێکەنینە وڵای ئەسنا بوو گریانێک گەلەکت کمەگری شکام هەمیت کنێگری نەبوو پێکەنی نێژی و کەنیە ئەسوە گەلات کمەکەنی حتا ناوێ مشتەر ناو پارتوکۆ گەنستە خدای معینەوی بێت هەندی بینی لە هەر بینی ئۆ دیسان باسی پێکەنین و گریان چێ ئەو خەندەی سەر لێوانی ناناسێت شێف بڕاک پیاسۆر پارچە پارچە دەکات پێ دەکەنی گۆشت پارچە پارچە دەکا هەر پێ دەکەنی شت سۆر دەکاتەوە هەر پێ دەکەنی بەڵام ئەم جاریان پێکەنینی نماوە خەندەی سەر لێوانی نماوە ئەو ڤیددیۆ نوێیە تەبعاً ئەم ڤیددیۆ ئەمڕۆ بڵای کردەوە شێف بۆراک ئۆزدەمیر بابی شێف بۆراکیە هەردووکیان پێ دەکەن بەڵام ئەم جاریان خیانەتی لێکراوە لەبەر ئەوە زۆر تووڕەیە زۆر خەم ناکە چێ خیانەتی لێ کردووە ئەوەیە کێشە گەورەکە ئەوەیە چێ خیانەتی لە بوڕاکی کردووە هەتا خەندەی سەر لێوانی نامێنێ ئەو گەڕنەژینەوە سەر لێوێن بوڕاکی بۆسا پێ مەشهور تایبەتیژێت چێکردنەوە خواردنەوە و ڤیددیۆنوی گەلە کاتینە پێش چاوێتمە چێ خیانەتی لێ کردووە بەڕای ئێوە شێف بوڕاک ڕایگەیاندووە سەرجەم خواردنگەکانی لەلایەن کارەسات لەلایەن باوچیەوە لی سەندراوەتەوە چونکە بەناوی ئەوی کردبوون هەمیشە ناپاکی و خیانەتی کەسە نزیکەکان بە ئازارترن چونکە لێت نزیکن ئانیا ئەوە لە تویتەری بڵا کردەوە بەڵام خۆشی ئەوە تقریبا 3-4 ڕۆژە بابەتی گەرمی سۆشیال میدیا ڤیددیۆکانی بوڕاکیان نەک پێکەنینەکان بەڵام خەمناکیەکەی دوێنێ ڤیددیۆکی بڵاو کردبووە لە ئیستانبول دەڵێ یەکەم خواردنگەم و تاکە خواردنگەم کە ئێستا هەمە لە وادی ئیستانبول شوێنێکی نیشتەجیبوونە دەڵێ بەس ئەو خواردنگەم هەیە لە ئیستانبول باوەڕ بە هیچ کەسێک بە هیچ وێنە و قسەکان و ناوی من نەکەن کە لە من دەزرا بێت مەبەستیشی باوکیتی ئەڤژی ئە ڤیددیۆ بڵاوکردی پانتۆنەوی تاقنە تەڕبیە گەلە خەمگینە پشتی ئۆڤە بەرەبەرە دەست پێ دەکاتەوە بەڵام ئەم جاریان کەسی لەگەڵ نییە بە تایبەت کەسە نزیکەکەی باوکی ئۆزدەمیر وێجارێ ئەو دەبتنێ بێت شێف بڕاک ئەف هەمی خواردنگەها هەین ناوە تورکیە ئیستانبولێ ئیدیبتنێ خوددانێ یەک خواردنگە هەیە چونکی بابەوەی خیانەت لێکردە ئەپ ناوەیە بینە ئیدی ناوەی فرۆشتیە کەسێکی بیانی پرزگرێک کات ناوەینە شێف بڕاک و بابی نەیە تازەیە دمایکە پارسال تایبەتیژی پشتی ئەرد هەژین ناوە تورکیە بۆ کوورەی کوردستانی و سووریا و ڕۆژاوای کوردستانی شێف بڕاک ئەو کات بڕیاری دابوو هاوکاری ئەو خەڵکەی بکە کە زەرەرمەند بووینە لە بۆ مەلەرزەکە باوکی پێی گوتبوو نەخێر تو بۆت نییە هاوکاری ئەو خەڵکوکەی حەزی شملی نیە ئەو هاوکاریانە بکەی ئیتر بووە دەمەقاڵێ بینیان و ناخۆشی لەو کاتەوە دروست بووە هەتا ئێستاش و ئێستاش بووە خیانەت لێکردن پێتان وایە دوای ئەوەی کە ئەو هەموو خواردنگانەی لە دەستداوە بەس خاوەن یەک خواردنگای لە ئیستانبول
ئەو خەندەی سەر لێوانی بگەڕێتەوە یان هەر بە خەمگینی دەمێنێتەوە بوڕاک تکایە خەم مەخۆ ئەمە تەنیا بەسەر تو نەهاتووە هەمیشە کەس و کار و نزیکەکانت دەتوانن زیانت پێ بگەینن خەنجەرێکی پشتبەلتە بن بەڵام نەک باوکەم جارە زۆر کارەسات بوو زوڵمی کەسە نزیکەکانە زۆر بە ئازارە شەڕکردن لەگەڵیان هەمیشە دۆڕانە ئینجا چ ببیتەوە چ بدۆڕێنیت زۆر بە ئازارە حتا ئەگەر بەردەوامژی بێت ئەف خیانەتە قەشبیری ناست بەداخەوە باوکی بۆ وا زوڵمی لێ دەکات بوڕاک مرۆڤێکی زۆر باش و خێرخوازە چاڵکوانێکە ژبلیک و شێفەکێ نۆڤودەنگە چاڵکوانێکی گەلێک نۆڤودەنگت ناوە سوشال میدیۆدا نازانم بۆچی هەمیشە مرۆڤە باشەکان زیاتر زوڵم و خیانەتیان لێ دەکرێت و دڵیان دەشێنرێت ئێوەش لەگەڵ ئەو قسەیە مرۆڤە باشەکان کۆتاییەکانیانەوە هەیە دڵیان دەشێنرێیان نە خۆشم دەوێ چونکە زۆر یارمەتی کورد و باکووری کوردستانی داوە لە هەمان کاتیش هەژارەکانی تورکیا و ئەفریقاش داناوە دەڵێ بە تایبەت مەبەستیشی لە بوو مەلەرزەکانی باکووری کوردستان و تورکیا بووە کە هاوکاری هەموو خەڵکی کردووە هیچ چت بێژن خەمگینیە بۆڕۆکی دیوە بەردەوام بەتیانژی دەخەندەوەی زڤڕتەوە ما بحث شيفي كير فيجرب بحث خورنوبكي خورني بتايبتشي خورنين بلاس فاست فود اوتا بناو بانكترين يعني اوتا بناو بانكترين خواردني فاست فود چه لسر است الدنيا هز دكم ايوه هم تملين كنتاكي وني KFC ويا وەزبەکی بەچەندە بوو نمونە ژەمە خواردنێک لە KFC لێرەژ نزیکە ڕەنگە لە بینی 12,000 تا 16,000 و زیاتر بی کەمتریشی هەیە بەڵام ئەم جارەیان یەک پارچە کنتاکی یەک پارچە مریشکی سۆر کراو 100 ملیۆنێک دۆلار زەرەری بە خواردنگەی کنتاکیان گەیاندووە تقریبا 800,000 دۆلار یان ملیۆنێک دۆلار مەبەستیشم ئەوەیە لە قسەی خۆم بگەڕێمەوە KFC نەبووە ماکدۆناڵدز بووە لەوی بەناوبانگتر بەڵام لە هەموو وڵاتێک نییە لێرەش نییە چیرۆکەکە چوونە چۆن ئەم زەرەرە بە خواردنگە یان زنجیرە خواردنگەکانی ماکدۆناڵدسی گەیاندووە چیرۆکەکە بگەڕێنەوە 2019 چ بووە ژنێک خێزانێک لەگەڵ منداڵەکەی چوونە خواردنگەی ماکدۆناڵدز بۆ ئەوەی ژەمە خواردنێکی بە ئۆتۆمبیل ها دەچن لە پێش دەرگەی ڕادەوەستن و خواردنگەکەی بە تایبەت وەردەگرن بە سەفەری لای خۆمان دەڵێن سەفەریە تاگە بە ئۆتۆمبیلیش داوای خواردنێک ژەمە خواردنێک بۆ منداڵان دەکا خواردنە منداڵەکان کە حازار دەبی پێی دەدەن بەڵام کە پێی دەدەن پارچە مریشێکی زۆر بچووک ئەوەتە لەوانە ئەمە زۆر ئەوەندە گەورە نییە تەڵان بە خۆش نازان ئەوەندە بچووکە لە کاتی پێدانی خواردنەکە ژەمی منداڵان پارچە مریشێکی زۆر بچووک گەرمە دەکەوتە سەرڕانی منداڵەکەی یەکسەر دەسووتێ کە دەسووتێ لێرە کارە ساتەکە دروست دەبی لە ویلایەتی فلۆریدا ماکدۆناڵدز زنجیرە خواردنگە هەیە گەلەپنەوە بدەن بەهۆی کەوتنی پارچەیە گوشتی مریش بە سەرڕانی منداڵێکی 8 ساڵان کە 4 ساڵ لەمە و بەڕوویدا بوو منداڵەکەی بە 800,000 دۆلار قەرەبوو کردووە داچی ئەم منداڵە لەو کاتەوە هەستا بە دەربڕین ناڕەزاتی و تومارکردنی بە تایبەت لە ڕووی یاساییەوە داوای مافی خۆیان کرد ژەمێکی منداڵانمان داوا کردووە بۆ وا بووە هەتا ڕانی منداڵەکەم بسووتێ ساڵێک 2 ساڵ 3 ساڵی بەسەردا ڕۆیشتووە هەتا ژنەکە یان ئەو خێزانە بردووەتی کە ڕانی منداڵەکەیان سوتاوە 2019 800,000 دولارە حشتەی دەفتەرە نزیکی ملیۆنێک دولار خەرەبوویان کردەوە زۆر داوای لێبوردن دەکەین کە ڕانی منداڵەکە ئێوەمان سوتار لەسەرەوەی کە پارچە مریشتێکی گەرمماندا بە ئێوە لەسەر ڕانی منداڵەکەتان کرد ئەوەش 800,000 دولار قەرەبووی ئێوە و منداڵەکەتان ئەی بۆ بوو ڕەنگە خەڵکێکی زۆر ئێستا بچن وە بکەن بۆ ئەوەی قەرەبووان بکرێتەوە بەڵام غەڵەتیوانەکەن ها چکە نایبەنەوە ئەگەر مەنجەڵێکی گەورەی بکەوتە سەر چەند پارەی پێدەدەن ئەی هۆپ حەمید وات بێژن ئەو جە حسابیکەن مەنجەڵێکی گەورە بەرامبەر پارچە مریشێکی ئەوەندووکە کە حشتەی دەفتەر قەرەبووت نەکردن ئەگەر مەنجەڵێکە مۆزم بتواکی ڕتەشکی بت خودێ نەکرد بە مەلاین دولار ناونیشانەکەم پێ بڵێن من دەچم مەنجەڵێک زەیتی گەرم لەگەڵ خۆم دەبم با بەسەر دەستم بڕژێنن چارێکێکی ئەو پارەیان پێ بدەن ڕازیم زیزووە دەڵێ زیزو دانیشە خۆت توش مەکە ئەمە جگە لە ڕکلامێکی گەورە بوو ماکدۆناڵدز هیچی دیکە نییە ئەمە چیرۆکە دروستکراوە و هیچ ڕاستیەکی نییە ئەبراوە دەڵێ
ئێوە دەڵێن چێ ڕکلامە ئەوەی کردوانە بە تایبەت خواردنگەی ماکدۆنالدز فاستفود یام ئەمە چیرۆکێکی ڕاستیە دوای 4 ساڵ ئینجا قەرە بۆیان کردوتەوە کابرا هەر ئازارەکەی لە بیر نەماوە محەممەد سابر ئازارەکەی ئەوەندە زۆر نەبووە تەوان یەک پارچەمریشکی زۆر گەرم بووە لە سەرڕانی کردووە بیرروکەیەکی زۆر باشە بۆ کردنەوەی پارە ئەی ئێن عدنان بیرروکەیەکی باشیان هەڵەیە کاری وا بکەیت ملیونەکە دولۆرە تایبەتیژی سەرپۆرچەکە منیشکۆ گەرم چونکی ڕۆنێ کچەوەی سۆت بوو نزانم لێرە شتێکی وا باوەڕ ناکەم ڕۆبدا یان ئەوەندە قەرە بوو وەرگری ئەکسرا بروکە بێ سبۆژی ساعت 6 بێدەین خزمەتەوە بکەین هەر شاد بژین